ساڵتان لەبێت بینەرانی کورسات من هاوڕە تۆفیق مڵکەم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە چوارچێوەی پیلانێکی نوێدا یاخود لە چوارچێوەی لەبەردەم پیلانگیڕیشی نوێدا و هەرێمی کوردستانیش دیارە بە دڵنیاییەوە خۆی ئامادە کردو بۆ یعنی ئەو پێشهاتانەی کە هەمیشە لە ناوچە کێشە لە سەرەکان ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ناوچەکانی مادی 140 خۆی بۆ هەر ئەگەرێکی نەخوازرا و ئامادە دەکات کە لە سات و ناساتدا بێتە ئاراوە. دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆبوونەوەیشی فراوان هەبوو لە دەستەی ناوچە کێشە لە سەرەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە لەوێ سەرجەم بەڕێوەبەری ناحیە هەروەها قایمقامی ئەو ناوچانەی کە ئەکەونە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە چوارچێوەی مادی 140 کۆبوونەوەیشی گرنگ ساز کرابوو بۆی کە ئامادەکاری بکرێت بۆ هەنگاوەکانی داهاتووی کورد لە چوارچێوەی جێبەجێکردنی مادەی 140 جارێکی دیکە پارێزگاریکردن لە ناوچە و خاکی هەرێمی کوردستان هەروەها پەیوەندیەکان لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکانی ناوچە کێشە لە سەرەکان لە قۆناغەکانی داهاتوو بە چی ئەگات ئێمە شەو گفتوگۆی لەسەرەکەین. ئەم بابەتە دیارە لە ئێسادا گرنگی خۆی هەیە بۆیەوە ئێمە ژۆک و بەرنامی پانۆراما ویسمان بە تێروتەسەلی تیشی بخینە سەر بە میوانداری برای بەڕێزمان کاکفەمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم. کاکفەمیشان بەخێر بێت. سپاس کاکفەمی. ئەمێ سەرەتا دیارە وەکو ئاماژەم پێیە یعنی مەسەلەی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەمە کێشەیەکی لە مێژینەیەوە. هەرێمی کوردستان هەوڵی دنیایە بۆی کەم کێشانە چارەسەر بکات لەگەڵ بەغدا بەڵام هەموو نەزانی تا ئێستا بە ئەنجام نەگەیشتووە. سەرەتا لەو کۆبوونەوەی بەڕێستانەوە دەست پێیەکەم وەکو سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم کە لەگەڵ بەرپرسی یەکە ئیدارەکانی ئەو ناوچەیە ساستان کرد. کۆبوونەوەکە کۆبوونەوەیشی گرنگ بوو. ئامانج لە کۆبوونەوەکە چی بوو بە دیاریکراوی؟ ئەم کاتتان باش کاگەڕێ سپاس دەکەم بۆ دەرفەتەکە سڵاو بۆ بینەرانی بەڕێزی کورسات. لە ڕاستیە کۆبوونەوەکە لە چوارچێوەی ئەو بەرنامە چوارمانگیەیە کە دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم ئامادەی کردووە بە بێگومان بەرنامە چوارمانگیەکەمان بەشێکە لە ڕوئیای گشتی حکوومەت هەرێمی کوردستان و لەو سیاسەتەی کە حکوومەت هەیەی بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم. بۆیە ئێمە وامان پێ باش بوو کە بەرنمەیەکمان هەبێت بۆ ماوەی 4 مانگ و کاری لەسەر بکەین دواتر سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی لێ ئاگدارکەینەوە و کۆی بارودۆخی ئەو ناوچانە ڕوون بکەینەوە و ئەوە ڕابگەینین کە کورد ئێستا لە چ ئێستایەکە ئەژی لەو ناوچانە و دۆخی خەڵکی کوردستان و دۆخی هاوڵاتیانی کوردستان لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی خەدەمیەوە لە ڕووی ژیانی مەواتنەوە لە چ بارودۆخێکایە خۆتەزانیت ئەو ناوچانە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم بەشێکی دانەبڕاوی جەستەی کوردستانن وە لە چوارچێوەی مادەیەکی دەستوریە کۆکراوەتەوە کە ئەوش بریتە لە مادەی 140 دەستوری هەمیشەیی عێراق و پێش ئەو مادەیە خۆش دەزانی لە کاتی مەجلیسی حکومە و دواتر پێش نووسینەوەی دەستور مادەی 58 بوو واتە هەموو ئەو خەبات و تێکۆشانەی کە خەڵکی کوردستان و هەموو ئەو شۆڕشانی کە کراون لە پێناوی خاکی کوردستانە هەموو ئەمە ئێستا کە سپێراوە بە مادەیە کە پێوتری مادی 140 دەستوری هەمیشەیی لەو کۆبوونەوەیە ئێمە دیارە بە بێگومان کۆبوونەوەکە تەواو یاسایی و تەواو دەستوریش بووە بۆ ئەوەی جارێن ئێمە لەم گۆشەوە قسەی بکەین بۆ پێی قسەی لەسەر نەکرێت بەڵێ بە بێگومان چونکە ئەو ناوچانە بە پێی دەستوری هەمیشەی عێراق یەشتان یەکلایی نەبووتەوە ئایا سەر بە هەرێمی کوردستان یان سەر بە حکوومەتی عێراقیە بۆیە پێویستە بە پێی ئەحکامەکانی مادی 140 ئەو ناوچانە ڕوئیای هاوبەش هەبێ بۆی بۆ چارەسەرکردنی گرفتەکانیش دەبێت دیدی هاوبەش هەبێ بۆی کاتە لە ڕوانگەیەوە وەکو ینی هەرێمی کوردستان ئێوە پرسیارەتەکەیەکتاندانەوە بۆی کە ڕوئیایشی هاوبەش بێت بە بێگومان یعنی ئێمە پێمان وایە هەتاکو ئێستاکە نەمانتوانی وەکەوەی کە پێویستە دو ئامانجی خۆمان تا ئەو کاتی مادی 140 جێبەجێ ئەبێت جێبەجێ بکەن لەو ناوچانەیە هەر لە شنگال و گورد زێرەوە هەتاکو دەوروبەری مووسڵ پاشان بۆ مەخمور و دواتر بۆ دووز و دبز و دەوروبەری کەرکووک بۆ قەرەنجیر و پاشان بڕۆ بۆ دووسخورمات و هەتاکو ئەگەیتە کفری و
پاشان خانەقین و سعدیە و جەلەولا و مەندەلی و زومان و بۆ لای شێخان بۆ لای شنگال هەموو ئەو ناوچانە ئێمە گفتوگۆیەکی وردمان کرد و بەڕاستیش یعنی ئامانجی سەرەکیمان ئەوەیە کە سەرکردایەتی سیاسی کورد و کۆی ئەوانی کە لەم وڵاتەیە دەسەڵاتیان هەیە تێبگەن لەوەی کە ئەو ناوچانە لە دۆخێکی ئەجگار خراپان و لە دۆخێکی ئەجگار مەترسیداران و تەنانەت جیاوازیەکان گەشتوتە ڕادەیەک ئەگەر لە جێگایەک کوردی لێبێت دەستی خەدەمی و دەستی ئاودانکردنەوەی کەمتر بۆ ئەچێت ئەگەر بەراوردی بکەی بەو ناوچانی کە خەڵکی تری یاخود نەتەوەکانی تری تیاژێت بە بێگومان ناداتپەروەرێکی ئەجگار گەورە هەیە ئەمە مانای ئەوە نییە من پیاوێکی نەتەوە پەرستی شۆڤێنی بە ڕوئیایەکی شۆڤێنی تەماشای بارودۆخە بکەم بەقەد ئەوەی کە مەبەستمە یعنی وەکو دیوە ئیجابیەکەی ژیانی نەتەوەی ببینم یعنی دیوە مۆدێرنەکەی خەباتی نەتەوەی ببینم ئەگەر نا ئێمە وازەحە هەموو ئەو ناوچانە کورد و عەرەب و تورکمان و کورد و ئاشور و پێگاتی جیاواز تیاژێت لەسەر ئاسی کۆمەڵایەتی عیلاقەیەکی تۆڵ و تەندروست و عیلاقەیەکی هێمن و ئارام لەو ناوچانە هەیە بەڵام بەداخەوە ڕوئیایەکی شۆڤێنی عێراقی بۆ ئەو ناوچانە هەیە کە من ناتوانم لێرە حکم بدەم بڵێم ئەم ڕوئیا شۆڤێنیە حکوومەتی عێراقی بە بەرنامەوە ئەکات بەڵام ڕووداوەکان ڕوبەری گومانەکانی ئێمە فراوانتر ئەکات لەسەر ئەم جۆرە ڕوئیایە لەسەر ئەم جۆرە تەعامولە ئەم ڕوئیای بەردەوامە تا ئێستاش بە بێگومان من پێم وایە بەردەوام و خراپترە لەو کاتانی کە حکوومەتێک لە دوایەکانی عێراق پێش پرۆسی ئازادی عێراق هەبووە بە چۆن یعنی کاکەڕێ ینی بۆی ڕوون بێت ئێمە ئەم حکوومەتە خۆمان بیناما کرد حکوومەتی عێراقی و خۆمان خوا لێ خۆش بوو جەنابی مام جەلال یادی بەخێر و جەنابی کاک مەسعود و یادی بەخێر کاک نوشیروان دەوری ئەساسیان هەبوو لە نووسینەوەی ئەم دەستورەیە لە بیناکردنەوەی ئەم دەوڵەتی عێراقەیە و ئەم دەوڵەتی عێراقی چی نەما بوو ئەم دەوڵەتە ئێمە بە دەوڵەتی خۆمانی ئەزانین بۆیە زۆر قورسە بەلامانەوە ئەم دەوڵەتە بەم ڕوئیایە تەعامل لەگەڵ ئەو ناوچانەیە بکە تۆ حکوومەتی بەعەز حکوومەتێکی شۆڤێنی حکوومەتێکی نەتەوە پەرستی بە هەموو ماناسلبیەکانی کاری ئەکرد بۆ سڕینەوەی کوردبوون لەو ناوچانە ئێمەش ئەوەی کە پێمان کرا درێخیمان نەکرد لە پاراستنی نەتەوەکەی خۆمان لەو ناوچانە ئەمە حاڵەتێکی نۆرمال بوو وە کۆمەلگەی نێودەوڵەتیشمان لەگەڵ بوو بەڵام لە ئێستەیەکە کە خەباتی دیموکراسیە کە دەوڵەتێکی دەستوریە کە کاری هاوبەشمان هەیە پێکەوە کە گفتوگۆمان هەیە کە وفودمان سەردانی هەولێر ئەکات و سەردانی بەغدا ئەکات و ئێمە ئێساکە لە چوارچەوەی یەک دەوڵەتین زۆر قورسە بەلامانەوە کاتێک ئەبینین بەم ڕۆژی ڕووناکە لە سەرگەڕان عەرەبێک دێت و هەندێک کات هێزە ئەمنیەکانش دەعمێکن دەست بەسەر زەوی وزارە کشتتوکاڵەکانی لادێنشینێکی ئێمە یاگرێت کەواتە دوای 20 ساڵ لە ئازادی عێراق و لە دیموکراسی و لە پاراستنی مافی سەرجەم پێکهاتوو نەتەوەکان ئەوەتانی ئێمە ئێستاژە بینین کە ئەم زوڵم و نادادیە بەرامبەر بە زۆرێک لە پێکهاتوو نەتەوە جیاوازەکانەکرێت بە تایبەتی لە ناوچەکانی مادی سنووری 140 بە بێگومان ئەمە ڕاستە و من پێم وایە دیموکراسیت بۆی بەهایەکی هەبێت بۆ ئەوەی پێکۆژیان بۆی بەهایەکی هەبێت لەم عێراقەیە کە هەزاران کێشەیتایە دەبێت ئێمە لەسەر ئاستی سیاسی لە کوردستانە خاوەنی یەک ڕوئیای هاوبەش بین بۆ ئەو ناوچانە و بە دڵنیایەوە من وەکو مەسئولیەتێکی تاریخی ینی ڕووی دەمەکەمە کوی هێزە سیاسیەکانی کوردستان ئەگەر ئێمە سەبارەت بەو ناوچانە کێشەکانمان و جیاوازیەکانمان کەم نەکەینەوە و بە یەک خیتابی هاوبەش کە من پێم وایە ئەو خیتابە دەبێت خیتابی حکوومەتی هەرێمی کوردستان بێت و کوی هێزە سیاسیەکانیش دەعمی بکەن مامەڵە لەگەڵ ئەو ناوچانیان نەکەین دڵنیاتانەکەمەوە بارودۆخی ئەو ناوچانە لەبەردەم مەترسیەکی ئێجگار جددیایە کاگاوڕێ هەموو کوڕە ئازاکانی خۆمان لە کۆی شۆڕشەکان و هەموو کچە ئازاکانی خۆمان لە پێناوی ئەو ناوچانەیە بەکوشداوە ناکرێت ئێساکە دەستی لێبەردەینەوە ناکرێت ئێستا ڕێگە بدەین هەر کەسێک بێ بە ئارەزی خۆی تەعامل لەگەڵ خاک و خۆڵی ئەو ناوچەیە سەودا و مامەڵەشی پێوەگەینانێ بە بێگومان زۆر قورسە مەسئولیەتێکی ئەجگار گەورەیە بۆیە ئێمە بڕیانمان داوە بە هێمنی تەعامل لەگەڵ ئەم پرسیار بکەین ڕاستە ڕەنگە ئێمە نەتوانین لەم مەرحەلەی ئێستەیە مادەی 140 جێبەجێ بکەین و من ئاستی چاوەڕوانیەکانی خەڵک و دەسەڵاتی سیاسەکانی کوردستان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش بەرز ناکەمە بۆی کە بڵین ئێمە ئەتوانین مادەی 140 جێبەجێ بکەین بەڵام ئەمەش یەکسان نییە بۆی کێمە دەستی دەست بەر بدەینەوە کۆمەڵێک هەنگاو هەیە ئێمە دەبێت بە هێمنی بگرینە بەر
لە ڕێگەی بەرنمەیەکی عقلانیەوە و خەڵک شەریکەین لەگەڵمانە واشمان کردو بەڕاستی حقیقت من ئەتوانم بڵێم لە دەستەی گشتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم هەندێک کاری زۆر باش کراوە و کۆمەڵێک دیکۆمنتی زۆر باش پێشووتر کۆکراوەتەوە ئێمە هاتوین هەموو کارە باشەکانی دەستەکە بینا بەرزتری بکەینەوە و ئەگە کەم کورتێکیشە بێت چاکی بکەینەوە ئەمەش پێمان وایە بە بەرنامە ئەکرێت بە دەستە جەمعیەکرێت و کاری تیمە وەت نەک هەر خۆمان لەم دەستێکە کۆمەڵێک خەڵکی باش و دڵسۆز لەو شوێنە کارەکەن ئێمە پێویستمان بەوەیە کە خەڵکی تر دەعەمام بکات و پشتیوانیمان بکات و ئەم کەیسە دەبێت شنگال کەرکووک خانەقین زومار شێخان سعدیەت جەلەولا دەبێت بەردەوامی بیڵێینەوە دەبێت بە بەردەوامی بیڵێینەوە ناکرێت ئەم ناوانە لە بیری خەڵکی کوردستان بچێتەوە یعنی من پێم وایە ئەگەر ئێمە لە هەنگاوی یەکەم توانیمان ئەمانە لەسەر وێر لەسەر زمان بە بەردەوامی بیهێڵینەوە کارێکی گەورەمان الله هەنگاویشی گرنگەوە بۆ دەبێت بە بەردەوامیش مەترسیەکان ڕوونکەینەوە بۆ خەڵک و بۆ شەقامی کوردی و بۆ سەرکردایەتی سیاسی کورد و پێیان بڵین کە مەترسیەکان قوڵتنن لەوەی کە هەستی پێ ئەەکەن برینەکان بە ئازارتنن لەو ناوچانە کە هەستی پێەکەن لە ناوچە هەیە 105 ئێستا کە کووردە بە چ حەقێک وای لێ هات چێ وای لێ کرد پێشتر ڕێژەکە بەرزتر بوو بۆ بێدەنگین چۆن ڕازی ئەبین بەما کاک هاوڕێم چەندێک گرینگە سلەیمانی و هەڵەبجە و هەولێر و دهۆک گەشاوە بن سۆران و ڕاپەڕین و گەرمیان ئاوەدان بن بەقەت ئەوەش ئەگەر ئەو ناوچانە ئازاریان هەبێت لە بایەخی ئەم جوانیانی ئەم شارانە کەمە بێتەوە هەمومان پێکەوە جوانین هەموو خەریتی کوردستان و هەموو جوگرافیای کوردستان دوجار پێوترێ کوردستان بۆیە دەبێت ئێمە بەهێمنی لە ڕێگەی بەرنامە و ڕوئایەکی وازحەوە خەبات بکەین بۆ ئەو ناوچانە بە بێگومان بۆ ئەوەش ئێمە هەوڵمانداوە بەرنمەیەکمان هەبێ و بەرنمەیەکی باشیشمان استراتیژداندانا وڵای من هەر لە سەرەتاشە بیرم چوو ینی پیرۆزبایی لێ بکەم کە بوویتە سەرۆشی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم و مشاهدی بۆ ئەوژە دەم ینی لێرەوەکو هەم ڕۆژنامەوانێک چکە کارەکانی پێشوتم بینیوە کە زۆر ینی کارت کردو لە پێناو ناوچەکانی دەرەوەی هەری کوردستان کە لە پۆستی حکومیشانەوەی و دڵنیاشم ئێستا ینی ئەم پۆستە بە ئەمانەتەوە ببڕێەوە ئینشاءڵڵا سەرکەوتووە بیتیایە لەگەڵ هاوکاراندا مەسلەی خەمساردی باسیەوەت کرد ینی ئەم خەمساردی ڕاستە ماوەیەکی زۆرە مەسلەی مادی 140 مەسلەی کەرکووک ناوچە کێشە لە سەرەکان هەروەها مەسلەی ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان ئەی زۆر کەم بەرگوێی خەڵکی کوردستانەکە و مەگەر کێشەیەک یاخود نەخوازەڵا داژیکاریەک یاخود کوشتنێک تیرۆرێک لەو ناوچەیە ڕووی باە ئەو کاتە خەڵکی کوردستان بیریەکەوتەوە ئەم خەمساردیە هۆکاری هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە و تا چەند ئەم هێزانی هەرێمی کوردستان بەرپرسیارن بەڕاستی و چەند ئەوان ئەبێ هەماهنگ بن لەگەڵ ئێوەکو دەستەکە کاگاوڕێ بە بێگومان هەمووی بەرپرسیارە هەمویان لە بەردەم مەسئولیەتێکی تاریخی و ئەخلاقی و ویژدانیان و ناکرێت ئەو ناوچانە لەبیر بکرێت بە هیچ بیانوێک نییە بۆ لەبیرکردنی ئەو ناوچانە من پێم وایە ئەو ناوچانە لە ڕووی مەبادی ئەوە نەحکوومەت هەرێمی کوردستان و نەکۆ هێزە سیاسیەکان پاشەکشیان نەکردووە سەبارەت بەو ناوچانە بەڵام جۆرێک لە فەرامۆشکردن هەبووە ئەمە خەتەرە ئەم فەرامۆشکردنە خەتەرە من گومانم لە دڵسۆزی هیچ تاکێکی کورد نییە سەبارەت بە کەرکووک و شنگال و مەخمور و خانەقین و جەلەولا و سعدیە گومانم لە دڵسۆزی هیچ کورد ناکرێت کوردیەک هەبێت بەرامبەر بە ئەو ناوچانە دڵسۆز نەبێت شک نابم چکین کە ئێمە ئێستا لەوێ کارەکەین دەیان وەفدی جۆرا و جۆر هاتووە هەمویان لە ئێمە بەپەرۆشترن ئەمینێتەوە کە ئێمە بەردەوام ئەمە ئەبدەیت بکەینەوە ئەمە تازەی بکەینەوە بۆ بە خەڵک بڵێن خەتەر لەسەر سلەیمانی و هەولێر هەیە ناکرێت ئێمە پێمان وابێت لە ناوچەیەکی ئاراماژین مادام ئەو ناوچانە نائارامن مادام مادی 140 جێبەجێ نەکراوە بۆیە زۆر گرینگە هەم سەرکردایەتی سیاسی کورد و هەم حکوومەتی هەرێمی کوردستانیش جددیتر بێت بۆیە من بۆ ئەم مەسلەیە پێشنیازم کردووە و ئێساکە لەم بەرنامەیە خەمڕوو پۆست و پلە و پایە لە بەغدا گرینگە بەڵام لەمانە گرینگتر ئەوەیە کە ئێمە چینە گفتوگۆوە بۆ پێگەێنانی حکوومەتی داهاتووی عێراق لەگەڵ هەر کەسێکا گفتوگۆ ئەکەین بۆ من گرنگ نییە شێ ئەو کەسێکە گفتوگۆی لەگەڵاکەیت بەقەت ئەوەی بۆ من گرینگە ئەو کەسە چەنە تەفاهمی جێبەجێکردنی مادی 140 کات بۆچی یعنی ئێستاکە لە ناوچەکانی خانەقین ئێستاکە لەو ناوچانە زیاد لە 1000 ماڵ اینجا بزانە نفوسەکەی چەندێکە بێت کە تەعویزیان وەرگرتووە لە 2007 تاکو 2012 عەرەب و ڕۆشتوونەتەوە ئێستا گەڕاونەتەوە
جاریش کات جارێتی گەڕان و ئێستش داوای تەعویزەکەنەوە ڕێگەیان ئەگەر دەسەڵاتێک نەبێت دەعمیان بکات ئەگەر ڕوحێتێکی شۆڤێنی نەبێت دەعمیان بکات چۆن ئەمانە زاتەکەن جارێکی بگەڕێنەوە بۆ ئەو ناوچانە چۆن ئەمە بە مەترسی نەبین لە کاتێکا خانەقین مقارنەتەن بە کوی ناوچەکانی تری کوردستان لە دوای پرۆسی ئازادیەوە لە سەتی کورد بووە لەگەڵ دانیشتوانی ڕەسەنی ئەوێ و دەسەڵاتەکەشی هەر کردەوە دانیشتوانی ڕەسەنی کەم لەم خانەکەی نەڵبەتە مەبەستم مرکزی شارەکەنی بە قەدەری مەبەستم هەموو کۆی حدودی ئیداری ئەوەیە باشە ئێستا ئێمە شەنگا لە چ ئێستەیەکە ئاژێت ئازاری خەڵکی ئەو ناوچەیە بێ سنوورە باشە هەمومان نەزانین بەشێکیان لە کەمپاژین و مەشاکلی تریشی تێکەوتووە ئەو منتیقەیە هەموو ئەمانە بۆ ئێمە جێگەی نیگەرانی قوڵە و سەربار و بنبار هەموو شۆڕشەکان لە شۆڕشی ئەیلولەوە بۆ شۆڕشی نوێی گەلەکەمان هەموو خەباتەکە لە پێناوی کەرکووک بووە کە مۆزوعەکاتەوە سەر کەرکووک ئیتر ڕێک نەکەوتوونە لە حکوومەتی عێراقیە جا چۆنێ بێ ئێمە ئێساکە لە سای دەسەڵاتێکی کوردیە جۆرێک لە فەرامۆشی و جۆرێک لە بێباکی هەبێت دەرحەق بە کەرکووک باشە بۆیە من پێم وایە کاک هاوڕێ زۆر گرینگە کە ئێمە سەر لە سەروبەندی بیناکردنەوەی حکوومەتی عێراقیان بەڵێ پۆست گرینگە هەمووی گرینگە ینی من هەمیشە وتو بەیانی ئێمە گەر پۆستمان نەبێ ناتوانانی هەندێک کاری بیکەین بەڵام دەرکەوتۆ پۆستیشمانە بۆ نەمانتوانی و مادی 140 جێبەجێ بکەین دەبێ ئێمە واقعی بین ڕاستگۆ بین لەگەڵ یەکتریە بۆیە دەبێ ئەمجار ئەوە تەجروبە بکەین کێ ئەوەی کە حکوومەت تشکیل دەکات و دەریش کەوتو و سەرمێنراویشە بەبێ کورد ئەم حکوومەتە دروست ناکرێتەوە کەوابوو دەبێ ئێمە پێش ئەوەی داوای پۆستکەین داوای ئەو بکەین چارەنووسی کەرکووک چی لێ دێت مەسلەی خاکێک لا بکەینەوە مەسلەی خاک و مادەی 140 یەکلایی بکرێتەوە بەم بارودۆخی ئێستا بڕوات بەم دەعمە ڕانەگەیەندراوە بەم تعریبە ڕانەگەیەندراوە و ڕووپۆشکراوە لەم سەردەمی کرانەوە و دیموکراسیەت و شەفافیەت و پێکەوە ژیانەیە کە ئەکرێ بەم بۆ دۆخە بڕات ئێمە 10 ساڵی تر دەبێت خۆمان داوای تعدیلی مادی 140 بکەین لە دەستورە بۆ تاریخ لەبەر ئەوەی هێشێک هەنگاوی سەرەتای جێبەجێکردنی مادی 140 بریتە لە ئاسایکردنەوە دوایی سەرژمێریکردن بە ئەنواعی فرتوفێڵ و بڕووبیان و یاسا و محکەمە و بێنە و بەردە خەڵک دێن و دایەنەوت و ئەو کاتە دیموگرافیەکەیە گۆڕن و ڕەنگە ئێستاکە کەسێک هەبێ یاخود گوێ لە بەرنامەکەبی بڵێ ئاخر خۆ مادی 140 مەسلەی ئاساییکردنەوەیە کاکە مەسلەی ئاساییکردنەوەی ڕاستە بەڵام من پێم وایە ئەم دەستورەکەی جێبەجێ ئەکرێت کە ئێمە شخصێتی معنەویمان بەهێز بێت کە خاوەنی یەک خیتاب و یەک سیاست و موحد بین یەکگرتو بین بەهێز بین بەهێز نەبین والله ئەنواعی ئێمە خۆمان ڕۆژانە بینین یاسا لەم وڵاتی ئێمە پێشە لەبەر ئەوە نابێت چاوەڕێی ئەوە بکەین کە ئەم دەستورە هەروە بەهێمنی و هەروە بە ئارامی جێبەجێەکەن و ئەیخەنە سەر سینێکی زێر بۆمان دایەنەن و ئەڵەن فەرمون مادی 140 یەکگرتو بەهێزین بۆ ئەم مەسەلەیە لە بەرامبەر بەغدا من پێم وایە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم سەرباری جیاوازی هێزە سیاسیەکان بەڵام سەبارەت بەو ناوچانە جیاوازی گەورە نابینرێت بیرۆڕاکان نزیکە بۆ نمونە ئێستاکە من ئەتوانم ئەوە بڕوونکەمەوە کە کاکاوڕێ من ماوەیەک بەر لە ئێستا کاگەرێم سەرۆکی فراکسیۆنی یەکێتی و وەفدێکی لە سێ ڕۆژی ڕابردووشە خاتوڤیان و وەفدێکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق هاتن و دانیشتنمان کرد بەڕاستی پەرۆشیم لە هەردووکیان نبینی پەرۆشی زۆریش و جدیەتی زۆریش و بەڵێنیشیانداوە هەموو هاوکاریەکمان بکەن و ناشارمەوە بەڕاستی یعنی کە دەست بەکار بووم جەنابی سەرۆک کۆماریش هەر لوتفیان نوان بۆی سەر لە بەغدا بدەین و گفتوگۆ بکەین لەسەر ئەم بابەتانە گرنگە بەڕاستی ئەمە ئەم جوڵەیە خۆی گرینگە من ناڵێم هەموو شتێکە وەکوتم ئاستی چاوەڕوانی بەرز ناکەمەوە بەڵام گرینگە ئێمە کە ئەچین بۆی هەم بینەران دڵنیا بنەوەی کە ئێمە کە دانیشتنیەکەکەین دانیشتنەکەمان حەسرە لەسەر ئەو ناوچانە یعنی بەس باسی ئەو ناوچان ناکەین ڕەنگە ینی بەڕێزان سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت کاتی وەفدێکە چێتە لایەن بە بێگومان باسی ئەو ناوچان ناکەن بەڵام لەبەروی کەی زۆرە ڕەنگە کۆی دانیشتنەکانیان کۆی گفتوگۆکانیان یاخود وەزارەتەکانی ئێمە یا سەرکردەیەکی سیاسی ئێمە کە گفتوگۆ ئەکات هەموو گفتوگۆکان حەسر نەبێت لەسەر ئەو ناوچانە ئێمە نەک وەفدێکە بین ئێمە قونسوڵەکانیش کە کنسوڵەکانی ئەم فتری هاتون بۆ لامان و بەشێکیان و لە داهاتوێکی نزیکشا بەشێکە لە بەرنامەکە دێن بۆ لامان ئێمە تەنها باسی ئەو ناوچانە و مەزلومیەتی کورد و گرفتەکانی بەردەم ئێستایی
دانیشتوانی ڕەسەنی ئەو ناوچانە بە کورد و عەرەب و تورکمان و کورد و ئاشور و هەموو پێگاتەکانەوە کە دانیشتوانی ڕەسەنی ناوچەکەن ئێمە مەزلومیەتی ئەم ناوچانیان بۆ نیشانەدین و پێیانەڵێن چاوەڕی ئیستیقرار نەکەن لە عێراقا ئەگەر ئەم منتیقەیە چارەسەر نەکرێ بۆیە بعدی خارجی و ڕەهەندی خارجیش زۆر گرینگە لە ڕووی دیبلۆماسیەوە هاوکار و ئێوە بە بیانیەکانتان و تۆ مەبەسمە هەڵوێستی وڵاتانی ینی بیانی و بەدەر لە وڵاتانی هەرێمەتی چکە دەمەزانین تقریبان ینی مەسلەی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان هەم ڕەهەندێکی عێراقی و کوردستانی هەم ڕەهەندێکی هەرێمایەتی ئینجا نێودەوڵەتیشی هەیە بەڵام مێ سەرەتا ڕای نێودەوڵەتی لەوبارەی وەرگم چکە جەناب بەدامەژت بۆدا کە قونسوڵ و نوێنەری وڵاتانی بیانیتان بینی ئەوان هەڵوێستیان چۆنە لەسەر بابەتەکە و نەخشە ڕێگەی ئەوان چییە چکە لە ماوەکانی ڕابردوو بینیمانەی نەتەوەی گرتوەکان نەخشە ڕێگەی هەبوو بۆ کەیسە بەڵام ینی نەگەیشت بە ئەنجام لەو بارەوە چی هەیە کاکاور ئێمە تاوان بەشێک لە بەرنامەکەمان بریتە لە کۆکردنەوەی کنسوڵخانەکانی هەولێر و گفتوگۆکردن لەسەر ئەم پرسە ئەوەی کە تا ئێستا بینیوانمانە کە ئەوە زەمینە سازکردنە بۆ ئەو حەدەسە و من لەگەڵ کاک دامان شەدەڵەیە قسم کردووە و لەگەڵ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بە تەمای دانیشتێکی باش بکەین و بەرنمەیەکی باشتر بۆ ئەم مەسلەیەدا بنین حقیقت کاک هاوڕێ ئەوان زیاتر پرسیارەکەن و ناشبێت چاوەڕێەوەکەن لە ڕووی سیاسی و کاریگەری زۆریان هەبێت بەڵام دروستکردنی تەعاتوفیش هەر گرینگە یعنی من خۆم بڕوام وە بۆ ئەو ناوچانە ینی هەموو هەنگاوێک ئەگەر سەرەتاش بێ گرینگە دروستکردنی جۆرێک لە تەعاتوفیش بۆ ئەو ناوچانە یاخود ڕوونکردنەوەی ئەو ناوچانە ینی ئەمە با ئێمە زۆر نمونەی دروستبوونی دەوڵەتێ نامێنیان بێنم کە دەوڵەتەکان دروست کردووە بەڵام هەر خەریکی نیشاندانی مەزلومیەتی نەتەوەکەی خۆیان بوونە و ئەعلانیشیان کردووە وەکو بۆمبێکیش تەقیوەتەوە لە ناوچەکەی دڵنیایی کارە ساتەکانیشان خسۆتە بەرچاوی بەسەریان داهاتووە بۆ ئێمە ئەکرێت ینی ئەم مەسلانە هەوان پرسیاری چیتان لێگەن کاکفانی کێشەکان چین بۆ چارەسەر نەکراون مادەی 140 چەند هەنگاوی بڕیوە و بۆ وەزئی خەدەمی لەو ناوچانە وایە و بۆ وەکە ئێماڵین بۆ نمونە لەو شوێنانی کە کورد زۆری نەیە خەدەمات پێی ناگات بەلایەن و سەیرات چۆن حکوومەتی عێراقی کاری واکە ڕوونیەکەینەوە بە بەڵگە ڕوونیەکەینەوە کاکاوڕێ ئێمە 570,000 دۆسێمان لایە کە لە ساڵی 68ەوە کە حکوومەتی بەعەز دێتە سەر حکم تا ساڵی 2023 کۆتایی پێدێت کە من ئەم ڕقمت بڵم 570,000 دۆسەی کورد کە ئەو کاتە هەموو کورد میلیۆنێک و 500,000 ئایلە نەبووە من باسی ئێستا ناکەم باشە ئەمە تا 2023 ئەمە تاکو 2023 کە ئەم هەمووی تەقەن بەداتا بە وردەکاریەوە کە ئەو حکوومەتە چی بەرامبەر بەم نەتەوەی ئێمە کردووە گرنگە داتانەتان بڕوا بکە بە وردەکاریەوە هەمووی باسەکەین و ئەو مەزلومیەتی کە بە دەرحەق بە کوور دەکرێت ڕوونیەکەینەوە بۆیان هیچ شتێک کاری شەفەیی نییە و من پێم وە کاری دەوڵەتداری بە خیتاب جێبەجێ نابێت ڕاستە من خۆم ئەوەی کە هەتاکو پێمان بکرێت سیاستمان وایە بچووکتنیشت ئەگەر بچووکیش بێت قبولی ناکەین و فەوزای لەسەر دروستەکەین سەبارەت بەو ناوچانە بکرێت یەک بزەوی ئێمە تەجاوز بکرێتە سەری پێمان بکرێت دنیای لێ پڕەکەین دنیایان لەسەر پڕەکەین و هاوار ئەەکەین کارێکیەوە ئاسان نییە بۆیە زیاتر ئەوان پرسیار ئەەکەن و خۆشمان چاوەڕانی ئەوە ناکەن لە ڕووی سیاسیەوە زۆر تەسیر بکەن چکە زیاتر ئەوانە لە ڕوئیا اقتصادیەکەیەوە لە ڕێگەی مەشاریعەوە بەڵام ڕێکخراویشیان هەیە کە دامی مەشارعی بچووکەکە لەو ناوچانە بەڵێنی هاوکاریان پێداوین ئەگەر ئێمە بگەڕێن و بۆ ناوخۆی خۆمان کاکاڕێ یعنی ئەو پرسیارەکەی جەنابێت سەبارەت بەو ناوچانە کۆی هێزە سیاسیەکان و ئێمە بەرنامەمانە لە دوای جەژنی قوربانی پیرۆزیش فراکسیۆنەکانی تریش بەڕاستی ببینین و پێمان وایە هەمویان ئەوانیش بە هەمان ئەندازی ئێمە دڵسۆزن بۆ ئەو ناوچانە وەکو ئێمە بیرەکەنەوە ئەگەر جیاوازی بچووکی ژەبێ ئێمە وعدمانداوە خۆمان بەشتی بچووکەوە خەریک نەکەین بەڵام دوجار مەسەری خاکوونەتەوەمە گرنگی گەورەترین لەسەری بەڵێ بۆیە ئەمانەوێت لە نەتیجەی گفتوگۆیەک لەگەڵ کۆی فراکسیۆنەکان هەمویان تەواو ئێمە لە دەرگای هەمویانە دەین و دڵنیاین دەرگاشمان لێکن بەڵام دەرگامان لێدا بخن لە پەنجەرەوە ئەچینە ژوورەوە کۆڵ نادەین بەبێ گومان و حقیقەتیش ینی ئەوەی کە ئیعلانی کە دەعممان ناکات وعدماندا و ئێمە لە دانیشتەکانی خۆمانە باسی نەکەین بینەوە لە بەرنمەکانە بڵین فڵان کەس دامی نەکردوین لە پێش هەموو کەسێکە کە یەکێتی منی نوێنەرایەتی کردو بۆ ئەوێ داعممان نەکات من کەرکووک و خاکم بەلاوە گرنگترە بۆیە ڕای ئەگەێنم
و ئەڵێم دامی نەکردوم بە بێگومان بۆ قیامەتیش نییە کە پشتیوانیم کە یەکێکی پارتی وەکو دوی هێزی سەرەکی وەکو هەردووکیان کە دامیشمانکەن بەڕاستی من باسی ئەەکەم بۆ لەبەرەوەی کارەکەی ئێمە ئەوەیە و پێویستمان بە هاوکاری هەمویانە بۆیە پێم وایە هەتاکو ئێستا ئەوی کە جۆمان لێ بووە هەمویان بەڵێنی پشتیوانی و هاوکاریان پێداوین و ئەمانەوێت ئەم پرسە بە تەواوەتی بجوڵێنین و لەم ڕۆژەوە حقیقەت ئێمە کۆمەڵی کاراکتەری ئەساسیمانەیە لەناو حکوومەتی عێراقی و لەناو حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ ئەم کاراکتەرانە خۆشبەختانە بەشێکشیان خەڵکی ناوچە کوردستانیەکانی دەروی ئیداری هەرێمی بە نمونە منی ساکتوانم پێڵم بۆ نمونە کاک خالی شوانیمان هەیە وانە وەزیرە بۆ نمونە کاک دکتۆر خالیدمان کاک دکتۆر شاخوانمان هەیە جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق وانە کاک دکتۆر ئومێدمان هەیە سەرۆکی دیوانە و کەرکووکیە و ڕەنگە من ناویتر هەبێ ئێساکە لە زۆر نەبێت ئەمانە کاریگەری خۆیان ئەمانەش ئێمە جارێکتر خینەوە گەڕ بۆ خزمەتکردنی ئەو ناوچانە جگە لە ئەندامانی پەرلەمان لە ناوچە کوردستانەکان بڕوا بکە ئەندامی فراکسیۆنەکانی پەرلەمانی خۆمان هیچ ناوچە کوردستانەکان نین تەلەفۆنیان بۆ کردین لە هێزە جیاوازەکانەوە ینی لە هەموو هێزەکانەوە وتیانە چه ئەرکێکمان پێ ئەسپێنن جێبەجێەکەین ئەمان وابن بە بێگومان دەبێت ناوچە کوردستانەکانیش نوێنەرەکانیان باشتر بن ڕوتینیان زیاتر بێ و ناشی شارمەوە لە کۆبوونەوەکەیە قائیم قام هەبووە مدیری ناحەیە بووە ئەڵێ ئێستا کێمە تەلەفۆن بۆ ئەندام پەرلەمانی خۆمانەکەین جوابمان ناداتەوە بۆ یعنی والله شەرمە ئەندامی پەرلەمان جوابی ڕئیسی وحدە ئیداریەکانی ئێمە نەداتەوە بەدڵنیایە و کێشەی بۆی پەیوەندی پێوە بە بێگومان بۆیە من ناوەکەی نەوت ناوەکەی بوو تا دڵنیا بە لێرە ئەموت دڵنیا بە لێرە ئەموت باشە ئەوان طبعا ئەمە هەمویانی ئەمە نسبێکی کەمە ئینسان دەبێت حقیقت جهد و مادوبوونیوان لە بەرچاو بگرێت چکو بەڕاستی بە پەرۆشن لەگەڵ بەڵام ئەگەر یەک کەسیش بێت یەک کەس بێ زۆرە یەک کەس بێ عنی فراغێک دروست بوو زۆرە ئێمە ناتوانین بەرامبەر بوو هەژمونی بەرامبەر بوو مەترسی کە هەیە سەفی خۆمان و ڕیزی خۆمان یەک فراغی تێ بکەیت یەک کێشەی تێ بکێت بەڕاستی زۆرە بۆ ئێمە مەسلەی هەرێمایەتی وڵاتانی هەرێمایەتی بە تایبەتی هەمومان نزانین ینی تورکیا و ئێران ڕۆڵێکی گەورەیان هەیە لە عێراق و بە تایبەتیش لەسەر مادەی 140 و ناوچە کێشە لە سەرەکان و کەرکووک ینی تورکیا وەکو دەوڵەتێک لە ماوەکانی ڕابردوودا ینی ئەویست ئەو کەیسە تا ڕادێک بەلا ڕێدا ببرێت یاخۆ جێبەجێ نەکرێت و هەوڵی بووەدا بەڵام ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانین لەگەڵ وڵاتی تورکیا و ئێران بە دیاریکراوی ئەگەر لە ڕێی عێراقیشەوە بێت چه هەمانگیەک دروستکەین لەگەڵ ئەوانە بووی کە ئەم کەیسە بە ڕێگەی یاسایی و دەستوریەکی چارەسەر بکرێ بەڕاستی کاگاوڕێ من پێم وایە بوونی پەیوەندیەکی تەندروست لەگەڵ ئەم دوو دەوڵەتەیە زۆر کێشە زۆر گرەی دەم ناڵێ زۆر گری دەست ناڵێ بگاتە دەم بوونی پەیوەندی تەندروستی ئێمە لەگەڵ ئەو دوو دەوڵەتەیە لە چوارچێوەی یاسا ڕێپێدراوەکانە زۆر کێشە بۆ ئێمە چارەسەرەکان بۆیە نابێ ئێمە ئەم دوو دەوڵەتە وەکو دوو زرهێز لە ناوچەکە بەکەم ڕۆڵیان ببینین گرینگە پەیوەندی تەندروستمان هەبێ لەگەڵانە گرینگە تیان بگەێنین گرینگە بەردەوام لەسەر خەت بین لەگەڵیانە وە بەڕاستیش خۆمان لە ماوەکانی ڕابردووە لە زۆر جێگە کەم و کورتیمان هەبووە یعنی حقیقت دەبێت ئێمە سیاسەتی خۆشمان بۆ ئەو ناوچانە ینی سەبارەت بە پێگاتەکانی تر سیاسەتێکی ڕوون و وازح و شەفاف بێت و تیان بگەێنین کە ئەگەر ئێمە دەسەڵاتدار بین نەک ئێوە مافتان ناخورێ بەڵکو ئەوەی کە ئەتانوێ بە زیادەوە وەری ئەگرن بۆی ئەمەش گرینگە ئەمە لە ڕووی کەیسی نێودەوڵەتیشەوە ینی جۆرێکە لە سەپۆرتکردن و لەسەر ئاستی ناخۆیش جۆرێکە لە دڵنەوایی و لە متمانە بەخشین و من خۆم بڕوام وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەم هەموو ئەزمە قوڵەیان نەڕۆیشتایە ینی ڕوئیاکەی وازحترە بوو و دامیشی زیاترە بوو و خەدماتیشی زیاتر بوو بۆ ئەو ناوچانە و لەبەری ئەو ناوچانە مەسئولیەتێکی گەورەی لە ئەستۆیان بۆیە کاکاوڕێ بە بێگومان ینی هەموو بەڵگە مێژوویەکان و هەموو ڕووداوەکانی ڕابردوو دەری خستووە ئەگەر ئێمە بتوانین پەیوەندیەکی باشمان هەبێت و پەیوەندیە کە لەسەر بنەمای حوسنی جیران و لەسەر بنەمای مەزلومێت بیناکرا بێت و بەرژەوەندی ئەو دوڵاتش لە چوارچێوەی یاسا ڕێپێدراوەکانە پارێزرا بێت لە ناوچەکانی ئێمە بە بێگومان هاوکاریمانەکە بۆ جێبەجێکردنی مادەی 140 خۆت ڕوونت کردەوە ئەم مادەیە یعنی زۆر خەڵکی ترێت تحکمی پێوە ئەکات بۆیە دەبێت ئێمە هەوڵ بدەین چ لەسەر ئاستی ئیقلیمی چ لەسەر ئاستی نێودەوڵەتیش لۆبی گەورەی بۆ کۆ بکەینەوە پشتیوانی زۆری بۆ کۆ بکەینەوە من هەمیشە ینی وتەکانی جنابی مام جەلالم بیرە کە ئەڵێت قەزەی کەرکووک وەکو کێشەی مێشک وایە وەکو کەسێک وایە کە مێشکی تووشی گرفت بوو بێت بۆیە دەبێت زۆر بەهێمنی تەعاملی لەگەڵ بکەیت زۆر بە ئارامی تەعامل لەگەڵ ئەم پرسەیە بکەیت پێشم وایە
ئێمە سەرکردایەتی ئێمە و حکوومەت یاریمی کوردستان ئێستاکە بایەوە بەرچاوڕوونی هەیە کە ئەم بابەتە بەهێمنی تەعاملی لەگەڵا بکات لە هەمووی گرنگتر بۆ ئێمە ئەوەیە کاگاوڕێ مەسەلەی مادی 140 و مەسەلەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم لەگەڵ بەغدایەک لای بکەینەوە چونکە بەغدا ئەو شوێنەیە کە ئێمە کێشەمان لەگەڵی هەیە و ئەو شوێنەیە کە دەستورەکەی لێوە دوا بڕیاری لەسەر وەرگیراوە بۆ جارێکی تر پەیوەندیەکی باشی ئێمە لەگەڵ بەغدایە هەنگاوێک ئێمە لە بەدیهێنانی ئامانجەکانمان نزیکە کاتەوە بە بێگومان لەسەر زۆرجار لەسەر شتی بچوو ئێمە کێشەی گەورەمان دروست کردو وەڵڵا غەدرە حەق نییە دەبێت ئێمە لەسەر ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم هەموو قەزێکەمان بخینە مەترسێ و نەک لەسەر هەندێک بابەتی تر خۆی پێدوانیە کاکفامیانی ئەوەش بە مەبەست بووە کە بە تایبەتی بەغدا لە ماوەکانی ڕابردووە تەنانەت لە ئێستاشە ینی هەنێ قەزیە بۆ هەرێمی کوردستان دروستەکە کە قەزیە گرنگەکە و خاک و قەزیە نەتەوەیەکی لەبیر بەرێتەوە کاک هەورێ دەبێت چاوەڕی ئەو لە حکوومەتی عێراقی بکرێت کە ئەم کێشانت بە دروستکات بەڵام ئەو ئێمەین دەبێت قەزی خاک و قەزی ناوچە کوردستانیەکانمان لەبیر نەچێتەوە یعنی حقیقەت ئەوان ئەوە دەرکەوتووە ینی نیەتێک نییە لە ساڵی 2005 لە مادی 58ەوە دوای بۆ مادی 140 دەستور مادێکی زۆر وازەحە و ئەگەر جێبەجێ بکرا هیچ گرفتێک لەو ناوچیان نامە و من ئەم ڕاستی ڕوونکەمەوە مادی 140 کاک هەورێ ئێستاکە لیژنەکانی مادی 140 لە ناوچە کوردستانیەکان مرێنراون بەڵام بۆ ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق وەکو جاران ئەکتیڤن بۆ لێرە ناکەن بەس نایکەن بەس نایکات ینی هیچ لە گرفتەکانی ئێمە ئەوەیە لەگەڵ ئەم حکوومەتەیە بۆچی ساڵانە بودجە بۆ مادی 140 جێبەجێ ئەکرێت لە 2000 ئایلەی عەرب کە تەعویز دەکرێتەوە دە ماڵە کوردیشی تی ئەەکەن وەکو خوێی چێشت بۆی بڵێن کردومانە 2000 ماڵەکەن سەدان ملیۆن ئەو مەسەلەی بەبێگومان وەستاوە ناکرێتەوە قەرەبوو 5000 ئایلە عەرب بکرێت ئەشگەڕێنەوە دوایی 20 ماڵە کوردیشی تی ئەەکەن ینی ئێمە بەڕێوەبەری ناحێمان وچێتی ئەندام پەرلەمانەکانی تورکمانەکان و عەرەبەکان دێنە سەرمان ئەڵم بۆ ڕێژەی کورد زیاتر لە کاتێکە وانە خۆشیان ئەزانن وانە بەڵام زۆر جا برادەرەکانی ئێمە ناچن مەرحەبایەکی بەڕێوەبەری ناحیەکان و قامەکانی ئێمە ناکەن لە سنوورانە بە بێگومان هەمیان هەندێکیان کە پێم وایە ئەرکیانە بڕۆن بۆ ئەوانەیەکەن بۆ ئێمە نیکی کە ئەوان لە ڕووی مۆزوعیتشەوە کێشەکەیان ڕەواترە بۆ زۆر گرنگە یعنی من یەکێک لەو شتانی کە زۆر لێ نیگەران بووم طبعا بە حرمەتێکی زۆرە باسییانیانە کە چکی بەشی زۆریان زۆر هاوکار بوون لەگەڵانە بەڵام هەندێکیان زۆر جێ نیگەرانی من بوون کە بەم وەکو پێویست نانە سەرخەت لەگەڵمانە بۆ یە کاکڕێ مەسەلەی مادی 140 بۆ ناوەڕاست و خواروی عێراق هەم بجێ بۆ تەرخانە وە کارایە و هیچ گرفتێکشی نییە بەڵام بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم نەخێر کارانیە و ئەگەر مەشروعیش تەقدیمکەن لەو مەشروعە لە 90 هەوراستی بۆ خەڵکی ترە و کێشەڕەواکە کە خەڵکی کوردستانە دەبێ بەشە کاکفەمیل وەکو جەناب دۆکو سەرۆشی دەستەکە لە بەرنامەتانی ینی سەردانی بەغا بکەی سەردانی لایەنی بەرپرس بکەی بۆ ئەم قەزیە جەناب وتە لەلایەن سەرۆکایەتی کۆمارە و بانگێش کراون و بی و ڕاتان گۆڕێتەوە لەو بارەوە ئەگەر حکوومەتی نوێ پێکات ئێوە مەبەستانە بچنە بەغدا و لە نزیکەوە بە دوای کەیسەکەدا بڕۆن بزانانی ینی ئەم پرسیارانە ئاراستەی بەرپرسانی باڵای عراقی بکەن بۆ مەسەلەی مادی 140 لە ناوچەکانی ناوەڕاست و باشوور کارایە بۆ لە ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێمی کوردستان بۆ ئاراستەیە براوە کاک هاوڕێ طبعاً بابەتێکی زۆر گرنگێشێکە لە کارنامەکانی ئێمە ینی ئێمە بەنیازین هەم سەر لە ناوچە کوردستانەکان دین ناوچە بە ناوچە سەر لە هەمووی ئەدین مەدانیان و هیچ ناوچەیەکیش بەجێ نایڵین سەر لە هەمووی ئەدەین ینی و لە دوای ئەوەش بەڕاستی یەشێک لە مەهامەکانی ئێمە سەردانی بەغدایە بەڵام ئێمە ئەمانێت کە بچینە بەغدا پێش ئەوەی دەست بە گفتوگۆ بکەین لەگەڵ لایەنی حکوومەتی عێراقی ئەمانەی هێزی خۆمان بە تەواوەتی کۆ بکەینەوە و بەرچاوڕوونی تاویشماندنەوە فراکسیۆنەکان دانیشتنی تاومان کردوێت و ڕوئیایەکمان هەبێت هەڵبەتە یعنی فراکسیۆنەکانی خۆمان بەڕاستی ینی خاتر جەمیان کردوین لەوەی کە دەعمانەکەن و کە بچینە بەغا بۆ لایەن و لەوێ گفتوگۆی زیاتر بکەین و لەوێ یەک ڕوئیای هاوبەشمان هەبێت بۆ تەعاملکردن لەگەڵ کەیسەکەیە دوای ئەوەی کە کارتی ناوخۆی خۆمان بەهێز کرد
دوای ئەوەی کە بووین بە خاوەنی ڕوئیایەک وەزانیمان بە دیاریکراوی ئێمە دەبێت لە خەلەکانیان پێ بڵین کە ئەم بەرنمەیەماندانا بە بێگومان ئەو کاتە باشتر تو ئەتوانی ئامانج بپێکیت و باشتر ئەتوانیت فشار دروستکەیت لەسەر ئەو جیهەتانی کە ئەم مادیە ینی لە ئەستۆیە و لە ماوەکانی ڕابردوو شاوەفدەکانی ئێمە کە چوونەتە بەغدا بەڕاستی گفتوگویان لەسەر ئەم بابەتە کردووە بەڵام من پێم وایە کۆی گفتوگەکان ئەمە نەبوونە لەبەروی کەیسەکانی لایەن زۆر بووە و ئەنی من پێم وایە یەشتان دەرفەت ماوە ئێمە کاری جدی بە ئاراستی جێبەجێکردنی مادی 140 بکەین بە تایبەتی ئێستا کە لە تەوقیتێکین کە قسە لەسەر دروستکردنەوەی دەوڵەتی عێراقیە بیکەین بە کەرەسەی سەرەکی خۆمان بۆ پێگەێنان و بۆ دروستکردنی ئەم حکوومەتی کە یەشتان دروست نەکراوە لە عێراق. مەسلەی دادگای فیدرالیمان هەیە لە عێراق کاکە فەهمیانی ومانەزانین لە ئێستادا لە غیابی ینی حکوومەت و پێشتر لە غیابی پەرلەمانی عێراقی ئەین کۆمەڵێک بڕیار یەکلا کردەوە تەنانەت ئێستاش کە پەرلەمان کارایە کۆمەڵێک بڕیار ئەو ینی مەبەسێتی یەکلای کاتەوە کورد بۆ تاوەکو ئێستا پەنای نەبردوتە بەر دادگای باڵای فیدرالی بۆ یەکلایکردنەوەی مەسەلەی مادی 140 و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان هیچ شتێکی وەها لە بەرنامەتان هەیە جەنابتان کاکفامی؟ تەمەکە هاوڕێمە هیچێکێت زۆر لە پرسیارە زۆر جددیەکان یەشێک لە خلەکانی ئێمە ئەوە بووە چ لەسەر ئاستی بەغدا و چ لەسەر ئاستی لۆکالی کە کێشە دروستە بێت ینی خۆ خەڵک کێشەکار ئەوە نیە ئێستا مادی 140 جێبەجێ نەکراوە کێشەکە ئەوەیە ناوچەکە کێشەی جۆرا و جۆر هەیە جوتیارێکی عەرەب دێتە ناوچەکە بەڵگەیەکی بەسیتی لێە و مەحامی بۆ ئەگرێت وە شکاتی لەسەرکات و ئەچێتە محکەمە سێرەکە یەکلاشە بێت و حەقی خۆی وەرەگرێت ینی حەقی خۆشی نییە حەقی خۆشی نییە نیژمە بەسەکەمەوە بەڵام ئێمە جوتیارەکەی ئێمە خاوەن حەقەکەی ئێمە کەم پەنە ئەباتە بەردەم دادگا کەم پەنە ئەباتە بەردەم دادگا ئەمە لەسەر ئاستە لۆکاڵەکەی لەسەر ئاستە لۆکاڵەکەی کە بەڕاستی پرسیارێکی گرنگ بوو ینی هەتاکو ئێساکە ئێمە ناڵێم ینی ئەمە شتێکی نسبیە بەکە بە نسبەت وەرگری کەمینە بە ڕێژێکی کەم ئێمە دەستمان بۆ مەسەلەی یاسا بردووە زۆر گرنگە ئێمە بۆ یەک دۆنم زەویش سکاڵا تەسجیلکەین بۆ یەک دۆنم زەویش سکاڵا تەسجیلکەین یعنی هەموو شتەکانمان بکەین بە دیکۆمێن لە ڕووی یاساییەوە کاری لەسەر بکەین بۆیە من پێم وایە ینی یەکێک لە ئەرکەکان ئەوە بێت کە لە ڕێگەی دادگای فیدرالی ئەم کەیسە بجوڵێنینەوە ئەمە لەسەر ئاستە ڕواڵەتە گشتیەکەی لەسەر ئاستە مەحەلیەکانیش ئێمە لە دەستی ینی یوتوب ئەو بەرنامی کە بۆ 4 مانگەکە دامانناوە و یەشتان دوابڕیار لەسەر ئەم بڕگەیان نەدراوە بەنیازین ژوورێکی پارێزەران دروست بکەین و ئەم ژوورە ئەرکی بریتە بێت لە چاودێریکردنی مەشاکلەکانی ئەو ناوچەیە لە هەر جێگایەک خەڵکی ئێمە تەجاوز کرا سەری ئێمە شکات بکەین و سکاڵا بکەین سکاڵاکانمان لە محکەمە لۆکاڵەکانی ناوچەکە و ئەگەر پێویستی کرد ببینە بەغدا هەڵبەتە ئەمە کارێکی قورسە من نامێ ئاسی چاوەڕوانی خەڵک زۆر بەرزکەمەوە ئەمینێتەوە سەروی کە چەندێ هاوکاری ئەکرێت بەڵام نیەتەکە هەیە ئێمە بەرنامەکەمان هەیە و بەرنامەکەشتان لە ڕاستیە ڕژنووسە نەبووتە دوا بڕیار بەڵام وەکو مەبدە کۆتایی هاتووە و بەرنامەشمانە بانگەوازێکی نیشتیمانی ڕابگەێنین بۆ هەموو پارێزەرانی کوردستان خۆبەخشانە کارکەن لەمە خۆبەخشانە لەگەڵمان بن هاوکارمان بن و ئێمە شانسیش ئەخینە بەردەم ئەو پارێزەرانە بە بێگومان هەر پارێزەرێکی ئێمە لە ناوچە کوردستانەکان دۆسەیەک بێتەوە ئێمە میدیایەکی گەورە خینە بەردەستی بۆی خەڵکی کوردستان ینی بیناسیێت و شوهرەتێکی گەورەش بۆ خۆی دروستکات و دەرفەتێکی گەورەی معنەویش بۆ خۆی دێتە پێشەوە هەڵبەتە کە ئەژڵین خۆبەخشمانەی ئەوە نیە ئێمە هیچ جۆرە هاوکارێکی نەکەین بەدڵنیایی دوولایەنەیە ئێمە بۆ ئەم کارە پێویستوان بە هاوکاری زیاتری بەدەعمی زیاتری حکوومەت یاریمی کوردستان بڵێ هەروکو جەناب دوتێ ینی قەزی ینی جوتیارێکیش ئەگەر باتەوە لێیش لە دادگاکانی ناوچە کێشە لە سەرەکان ئێمە گەورەی و سەرکەوت نەبووە کورد بەڕاستی کاک هەندێک تەجروبە هەیە دەری خستووە ئەگەر ئێمە بجوڵین ئەوانش بۆ جۆرە نانە پێشەوە ینی یەکێک لە گرفتەکانەوەی ئێمە لە زۆر جێگا وازمان لە هەندێک شتێناوە ئەنی با نمونەیەکە دۆ بێنمەوە ماوەیەکی زۆر ماوەیەک لەمەوبەر لە ناوچی سەرگەڕان و دەوروبەری عەرەب ئەهاتنە سەر گوندەکانی ئێمە بە ئاشکرا ئەهاتنە سەر گوندەکانمان خەڵکی گوندەکانی ئەو ناوچانە تیمی خۆبەخشیان دروست کردووە بۆ پاراستنی ناوچەکانی خۆیان بە تێڵا و بە بەرد و بەدار هەتا کە ئەمان دەست ئەکەنەوە ئەوان ئەوەستن بۆ پۆلیسی ژەکسە لە قەزەکات چێتە دەرەوە بەدڵنەیە بینی باشەوان لە میدیاکانەوە باش تەجروبەیەکی سەرکەوتوو بووە ئەگەر ئێمە داعمیان تەجروبەیە بکەین داعمێکی ڕەوا دێنە سەرمان ئێمە ناچینە سەریان یعنی دەرکەوتو لە هەر جێگایەک ئێمە کەیسێک بجوڵێنین ئێمە بردومانێتەوە لە هەر جێگایەک ئێمە دەستمان بۆ دارێک بردبێ ئەوان کشاونێتەوە بۆیە گرنگە ئێمە کارەکانمان ورد و هەمەلایەنە و لەسەر بنەمای
هەڵسەنگاندن بوو بێت و لەسەر بنەمای کار و کاردانەوە نەبوو بێت من زۆر بڕام بە حماست هەیە بەڵام پێم وایە حماستش دەبێت بگۆڕێ بۆ عقل بۆ هەڵسەنگاندن منطقی لە پشت بێت بۆ ئەوەی ینی هەر هەنگاوێکنا لەسەر بنەمای کار و کاردانەوە نەبێت بەگشتی کاکاوڕێ ئێمە بەرنمەیەکمان هەیە ئومێ دەکەم دامی بەرنمەکەمان بکرێت چکە بەڕاستی بەرنمەکەمان 1 سانتیمەتر ئامانجی حیزبیتیانە و بەرنمەکەمان تیمێکیش دایناوە و خەڵکێک دایناوە لەوێ کاریان کردو زۆر بەدڵ سۆزانش کاریان کردووە جوهدیان کردووە ئەم بەرنمەیەکی نیشتیمانی حکومیە و دەبێ هەموو هێزە سیاسەکانی کوردستانیش دامی ئەم بەرنمەیە بکەن وە لە ماوەی 4 مانگە ئێمە هەوڵەنی بەرنمەکە جێبەجێ بکەین و هەوڵیش ئەدەین ئینشەڵا لە داهاتوویەکی نزیکا وردە نەتیجەی بەرنمەکەمان دەربکەوێت جێبەجێکردنی بەرنمەکەش ئەمێنێتەوە سەروی کە چەندێک دامی ئەم پرۆساناکرێت چونکە هیچ پرۆژەیەک لە دنیاە ناتوانێت دو ئامانج بهێنێتە دی ئەگەر دامێکی اقتصادی لە پشت ئەم پرۆژەوە نەبێت و نەیجوڵێنێت بەدڵنێ ئێمە هیوای سەرکەوتنتان بۆ خوازی منی چمنەمەوە ئەگەر دوا پەیامت هەیە بە کورتیەکە بیگەین سپاس دەکەم کاکاوڕێژیان دەستان خۆش بێت ومێ دەکەم یعنی ئێوەش خۆتان لە بەرنمەکانە ناو بەناو خەڵکی پسپۆر و خەڵکی بە پەرۆژ و خەڵکی دڵسۆز لەسەر مادی 140 بانکن و هەوڵش بدەین بەرنمەکانمان بەرنامی ڕەخنەی بابەتی بن و بەرنمەکە ئەمنیشمان لەسەر بنەمای کار و کاردانەوە نەبێت چکە ئازارەکان لەوێ قوڵترن لەوەی کە ئێمە ئێستا خۆمان خەریکین بە هەندێک بابەتی بچووک و کێشەی بچووکەوە. زۆر سپاس بۆ برای بەڕێزم کاکفەرمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان سپاس دەکەم. سپاس بە ئێوەش کاکاوڕێ. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ.